بەڵێ ئەم دوو پەپولەیە لە مەکتەب بوون لە سەیسایە خۆیان خەڵکی مەجموعەی شانەوەری بوون ئاوارە بوون. ئەتر لەو کاتی گەڕانەوەیان بۆ ماڵەوە تەم و بەفرێک دای کرد ئەم دوو مناڵە سەریان لێ شێوا بوو ئەوەنە تەمەکەی چڕ بوو ڕێگان لێ گوم بوو لە گوێی چەمی شەقانە ڕق ببوونەوە. ئەو کاتەی تۆ دۆزینەوە ئەو دوو مناڵە دۆزیەوە مابوون کەسیان مابوو یاخودنا؟ کچەکە مابوو لەگەڵ برایەکمان بۆ ڕاوچوین هیچمان دەست نەکە و لەو لاوە کە گەڕاینەوە سیرمان کرد ئەو کچ و کوڕە لە گوێ ئەو چەمان. ئەو کاتەی ئەوە دۆزیستانەوە دواتر چۆن هەوڵتاندا ڕزگاریان بکەن یان بیبەنە شوێنێکی تەندروست؟ یەکسەر من خۆم باوەشم کرد بە کچەکە هێنام بۆ سەر جادەی خیر و پیاوێکی تریش نازانم بۆ چیە گەڕاوتم بە ساقم بە دوای هەچەکە گەڕێ جارێکە بڕۆ لەگەڵ ئەو برای منە بە ناوی ئیسماعیل حەمەخان چۆ ئەو کوڕە هەڵبگرە بیانە بۆ سەر جادەکە لەو کاتا خوا کردی کۆسەرێکات هێنامان بۆ خەسەخانەی ئەیرا خەسەخانەکە دکتۆری وەڵدای تیا بوو ئەجنەبی بوو خێمە بوو خێمە و کابینە بوو هێنامان قسمان ناو کۆسەرەکە تەنانەت چیت ناو کۆسەرەکەتیا بوو هەمی دەستی کرد بە گریان. ئەم چیرۆکە ساڵی چەند ڕوویدا ئەو کاتە سەی سادق چۆن بوو؟ ئەو کاتە تازە خەڵگات بۆ سەی سایق 92 بوو 92 ڕق بۆ مناڵە ئەم ناڵانە یانی سەی سایقێکی وێران بوو. لە ڕووی تەندروستیەوە چی بۆ کرا دواتر تا چەندێک ژیانی بەردەوام بۆ مناڵە؟ ئەم مناڵە سەعاتێک تا 2 سەعات ژیا کشەکە بەس کوڕەکە دیار بوو ئێوارە وەفاتی کردم. چاو خۆشدار چاوەکان سەر کچ و کوڕێکم هێر بە ناوی چنارویە من. بۆچی مناڵەکانی خۆشت ناوناوە چنارویە من؟ وەڵاهی تر ئەمەنە بێتاقەتی ئەو دوو مناڵە بووم تەنانەت دوای ژەنە خۆشیش کەوتم. ئێستا کچ و کوڕێکم بە ناوی چنارویە من. بێگومان ئەم دوو پەپولەیە کچ و کوڕی پیاە بوون بە ناوی کاک ناسح کە خەڵکی قادرکەرم بوون. ئەو بوو کارەسات شاڵاوی ئەنفال دروست بوو و باوکیان بەداخەوە ئەنفال کراوە لە دوای کۆڕەوەکە ئەوان ڕێگەیانەکەوێتە ئێرە لێرە نیشتەجی ئەبن بەهۆی ئەو کۆڕەوەی کە دروست بوو لە کوردستانە. ئەو لێرە ئەگیسێنەوە دایکێکیانە بێ ئەو دایکیان کۆڵنە دەرئازا بێ ئەوێ مناڵانە لە خوێندندانە بڕێن زانست و زانیاریان لای خۆشەویستەکە ئەوە بوو ئەیانێرێ بۆ قوتابخانەیەک لێرە لە شانە خۆیان ماڵێ لە شانە دەرێ بێ قوتابخانی تیانی بەڵام لێرە لە سێ سادە قوتابخانێکی تایە سەرەتا کراوەتەوە بە ناوی قوتابخانەی سێ سادەق لە قوتابخانە درێژە بە خوێن نەدەن. ئەو بەداخەوە لە حوتێکی ساڵی 1992 کە ئەگەڕێنەوە سەرمایانە بێ و ڕقەبنەوە لەناو بەفر بەداخەوە بۆیە لێرەوە بە ناوی بەڕێوەبەرتی پەرۆدی سێ سادەقەوە ئەو خەمی ماتەمی خۆمان ئاڕاستی بنەماڵەکە و کە سوکاریانەکەین. تەمەنیان چەند بۆ ئەم دوو خوێندکارە و قوتابخانەیەک پێما بێ لێرە ناوی چناروهێ منە؟ کچەکە تەمەنی 9 ساڵە بێ کوڕەکەیش 7 ساڵە بێ. لێرە بێگومان ئێمە ساڵانە گرنگیمان داوە بەم یادە مەبەستمان بووە لە زیهن و بیرکردنەوەی قوتابیە بمێنێتەوە. قوتابخانی چنارمان هەیە کە بە ناوی ئەوە ناونراوە باخچێکیشمان بە ناوی هێمنەوە ناوناوە و ئێمە ساڵانە یادمان کردوێتەوە بەردەوام لە ناو قوتابخانەکان و لێرەش بێجگەلەوە ئێمە نووسرامان کردو بۆ سەرجەم قوتابخانەکان کە وێنەیەکی گەورەی سناروهێ من هەڵبواسن لە مەمەڕە سەرەکیەکەی قوتابخانە بۆی ئەمە لە لای قوتابی بێ و پرسیاری لێ بکە و زانست و زانیاری لا خۆشەویست ببێت. داوەشم لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەمە پێویستە بخرێتە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە بۆیە سەرجەم لەبەرەوەی کە سەرجەم منداڵانی کوردستان ئاشنای ئەم ڕووداوە بن.